یەکێکە لە شەقامە سەرەکیەکانی هەرێمی کوردستان، دیوارێکی داپۆشرا و با ڕیکلام و بانگەشەی بازرگانی بۆ چەندین شوێن و کۆمپانیای جیاواز. پێشتر ئەم حاڵەتە کەمتر دەبینرا، بەڵام لەم ساڵانەی دوایدا لە حاڵەتەوە بووەتە دیاردە و لە زۆربەی شەقام و شوێنە گشتیەکاندا ئەم جۆرە بانگەشانە دەبینرێت. نووسینی دیوار و هەڵواسینی فلێکس لە شەقام و شوێنە گشتیەکاندا سیمایەکی ناشارستانی بە شار بەخشیوە. لافتۆشتان زۆ تا بڵێ شتێکی ناشایستەیە لە بەروی کە شارەکەمان تا بڵێن بە سەوزایی و بە شتی جوان بیڕازێنی نەوانێ و نەک بەم شێوەی ڕکلامانە بۆ هەموو هەر کەس هەڵاستە بە ئارەزوی و خۆی ڕکلامێک بۆ خۆی ئەکات و بۆ بەرژەوەندی خۆیەتی تەبعاً سیمای شارەکەمان بەڕاستی ناشرین بووە لە باخچەکانمان، لە خستەخانەکانمان، لە دیواری ماڵەکانمانە، بەڕاستی لە سەر شەقامەکانە داواکارن لە نەپەیوەندی دارەکان کە شوێنێکی تایبەتیان بۆ دروست کات کە ئەم ڕکلامانە بەرن بۆ ئەوە چیتر دیوارەکان و شەقامە گشتیەکان پیس نەکەن. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکومەتی هەرێمی کوردستان بە یاسا و ڕێنمایی بانگەشەی بازرگانی ڕێخستووە، بەڵام ئەوەی لە بەشێک لە شەقام و شوێنە گشتیەکاندا دەبینرێت تەواو پێچەوانەی ڕێنمایەکانە و بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیەش بەرپرسانی شارەوانی دەیانەوێت لە ڕێگەی پرۆژەیەکی گشتگیرەوە بانگەشەی بازرگانی لە هەموو کوچە و کۆڵانەکانی شاردا ڕێک بخەن. شاری سلێمانی ئێمە چوار شوێنیمان بەس ڕسمیەوە بە کۆمپانیەکان بۆی ڕکلامی تیا بکەن. یەکێک لەوانە بۆ نمونە جەسەوەسەتەکەی مەلیک مەحموودە، یەکێک لەوانە ڕێگای سلێمانی تاسووسەیە. بەڵام ئەم چوار کۆمپانیا هەموو جادە ڕئیسەکانی شاری سلێمانیان وەرنەگرتووە. ئێستا لە سەرۆکایەتی شارەوانی لە پلاندانانەوە پرۆپۆزەڵمان حازر کردووە بۆی بیکەین بە تەندەر باقی جادە سەرەکیەکانی کە بۆی بە فەرمی کۆمپانیایەک هەڵسێ بە ڕیکلام بڵاوکردنەوە بۆ شوێنە بازرگانیانی کە ئەیانەوێ، بەڵام و شوێنانی کە ئێستا ڕیکلامەکانیان تیان نییە بڵێن نەراوە بە کۆمپانیایەک هاوڵاتیان بارزوو خوانە چەند ڕیکلامەکەن. ئەمە ئێمە اعتیبارێکین بە زیادە ڕەوی زۆربەی زۆری لەلایەن تیمەکانی زیادە ڕێ ئەو ڕیکلامانە لێ یەکرێتەوە. ئەو شوێنانش کە بە بۆیاخ کردویانە ئەگەداری لەلایەن زیادە ڕێ ئاگداری ئەو خاوەنانەیەکرێت بە پێ ئەو ڕقەمەی کە لە سەرێتی بۆی هەڵسن بەلابردن و کوژانەوەی ئەگەرنا ئیجراعاتی یەکەم یان خرامە یا دادگاگرینە بەربەرامبەریان. لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان حکومەت مۆڵەتی داوە با چەند کۆمپانیایەکی کەرتی تایبەت بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ئەو شوێنانەی کە دەیانەوێت بانگەشەی بازرگانی بکەن لە شەقام و شوێنە گشتیەکاندا لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکاندا بانگەشەی بازرگانی بۆ خۆیان بکەن، بەڵام بەدەر لەمە نووسین و هەڵواسینی هەر بانگەشێکی بازرگانی بێمۆڵەت سەرپێچیە و سزای خۆی هەیە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.